یەکێکی دیکە لە شیکارە گرنگەکانی تاقیگە بریتیە لە شیگاری لیپۆپڕۆتین A یان لیپۆپڕۆتین ئەلیتڵ A. شیکارێکی گرنگ و تایبەتمەندە لە دیاریکردنی نەخۆشیەکانی دڵ و خوێنبەرەکاندا. بە شێوەیەکی گشتی لیپۆپڕۆتینەکان لە یەکگرتنی پڕۆتین لەگەڵ شەوری کە لەلایەن خانەکانی جگەرەوە بەرهەم دەهێنرێن و پۆلێن دەکرێن بۆ دوو بەشی سەرەکی کە ئەوانیش بریتین لە HDL بەوە تا باوەکەی چەوری باش لەگەڵ LDL چەوری خراپ. لیپۆپڕۆتین A جۆرێکە لە چەوری خراپ کە بۆ ماوەیەن بەرهەم دەهێنرێت و فەرمانی گواستنەوەی کۆرسۆڵە لە ڕێگەی خوێنبەرەکانەوە بۆ بەشەکانی لەش. لە کاتی بەرزبوونەوەی بڕی لیپۆپڕۆتین A بڕی کۆرسۆڵی خوێنبەرز دەبێتەوە. بەمەش خوێنبەرەکان تووشی چەند گرفتێکی تەندروستی دەبنەوە کە گرنگترینیان بریتیە لە زیادبوونی نەخۆشیەکانی دڵ، ڕەقبوونی خوێنبەرەکان، جەڵدەی دڵ، هەروە خێرایی خوێنماندن لە خوێنبەرەکاندا. چ کاتێک پێویستە ئەم پشکنینە ئەنجام بدرێت و بۆ کێ پێویستە؟ خاڵی یەکەم لە کاتی بەرزبوونەوەی بڕی چەوری خوێنواتە کۆرسۆڵ. خاڵی دووەم بۆ ماوەی یانواتەیەکێک لە ئەندامانی خێزانەکەت توش بە نەخۆشەکانی دڵ ئەوە پێویستە ئەندامانی دیکە ئەم پشکنینە ئەنجام بدەن. خاڵی سێەم و کۆتایی بۆ کەسانی کە بەرزە فشاری خوێنیان هەیە. لە ئێستادا لە تاقیگەی تاوری تەندروستی سمارت ئەم پشکنینە بە پێشکەوتنی ئامەری سەردەم بەردەستە. هەمیشە تەندروست باشە. سمارت وەرچەرخانە.